ئەمەی دەیبینن ئامێری تیشکی ئێمەڕای هەڵەبجەیە ماوەی نزیکەی 5 مانگە شکاوە و چاک نەکراوەتەوە گەرچی تەندروستی هەڵەبجە دەڵێت نووسرا و ماناڕاستی حکوومەت کردووە بەڵام بە بیانووی نەبوونی پارە هێشتا ئامێرەکان نەخراوەتەوە کار بەوەیەوە سەدا ناوڵاتی ناچارن بۆ وەرگرتنی وێنەیەکی تیشک ڕوو لە سلێمانی بکەن داواکەین لە وەزارەتی تەندروستی داواکەین لە بەڕێز کاک دکتۆر سامان کە چیتر بە ئەو ئامێرانە ماوەی سازدانەوەیان نوێ بکرێتەوە چیتر ئاوا پەکیان نەکەوێت و بتوانین ئەو ئامێرە بکەوێتە سەرپی خۆی بتوانین ئیشوکاری هاوڵاتیان بکەین لە خزمەتی هاوڵاتیان نابین ینی ئەمەمان پێخۆش نییە بەڕاستی لێرە دانیشن دەتوانین خزمەتی ئەو شارە شەیدا بکەین خەڵکی هەڵەبجە بەڕاستی پێویستی بە خزمەتە خەڵکی هەڵەبجە بەڕاستی نەهامەتی زۆر بینیوە بەهۆی وەستانی ڤاڵڤی چیلەرەکان ڤاڵڤی چیلە 4 ڤاڵڤی چیلەرمان هەیە ڤاڵڤەکانی وەستاوە وەکو پێم وتن ئامێرەکە چونکە گران بەهایە ئەو ئۆردەرەی کە کۆمپانیا خستوێتە بەردەستمان بۆ چاکردنەوەی ئێستەی چاکردنەوەی ئامێرەکە 47 ملیۆن دینارە ئەو بڕەپارەیە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی نیەتی ئەو و لە ڕێگەی وەزارەی تەندروستیەوەشەوە بۆمان دابین نەکراوە هەتاوەکو بتوانین چاکی کەینەوە ئامێرەکە چاکرێتەوە هەتا ئەو کاتێک کە بتوانین سازدانەوەکی تەواو بێت و بتوانین بکەوینە سەر پێی خۆمان چاکردنەوەی ئەم ئامێرە پێویستی بە 47 ملیۆن دینارە ئەمەش لە کاتێکدایە داهاتی مانگانەی ئامێرەکە خۆی 7 ملیۆن دینارە ئامێرەکە خزمەتگوزارێکی تەندروستی گرنگە و ماوەی 5 مانگا وڵاتیان سوودیان لێ نەبینیوە هەندێک لێرە و لەوێ پرسیارەکەن بۆچی ئێوە زۆر تەرکیستان لەسەر کەرتی تەندروستیە بەڕاستی کەرتی تەندروستی یەکێکە لەو کەرتانێکە پەیوەندیەکی ڕاستەوخۆی لەگەڵ خەڵکە هەیە و ڕۆژانە ڕوبەڕووبوونەوەیەکی زۆری خەڵک لەگەڵ کەرتی تەندروستیە هەیە ئێمە بەردەوام بە دوواداچوونەکەینەوە ئەمانەیە بەڕاستی کەرتی تەندروستی کە لە ئێستادا خراپترین کەرتی تەندروستیە لە پارێزگای هەڵەبجە ئەمانەوێ بیکەین بە دوواداچوونی بۆکەین بە هەوڵی هەموو لایەک ببێ بە باشترین کەرت لە سنووری پارێزگای هەڵەبجە کێشە و گرفتەکانی کەرتی تەندروستی هەڵەبجە بەردەوام جێی نیگەرانی هاوڵاتیانی شارەکە بووە ئەوەش خۆی لە نەبوونی پزیشکی پسپۆڕ و دەرمانی پێویست و خزمەتگوزارەکانی دیکەی کەرتی تەندروستیدا دەبینێتەوە کێشە و گرفتەکانی کەرتی تەندروستی هەڵەبجە بەردەوام جێی نیگەرانی هاوڵاتیانی شارەکە بووە ئەوەش خۆی لە نەبوونی پزیشکی پسپۆڕ و دەرمانی پێویست و خزمەتگوزارەکانی دیکەی کەرتی تەندروستیدا دەبینێتەوە بەوەیەوە تا ئێستا هاوڵاتیانی سنووری هەڵەبجە ناچارن بۆ چارەسەر ڕوو لە سلێمانی بکەن سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە